تقريبا ماوەی 25 ڕۆژە بێ گۆشتی نەعامە هەیە ڕۆژانە سەرێ بڕم تر مەسەلەن لە هەفتەیەکە 2 جا سەرم بڕیە لەوەتی هێنامان 25 ڕۆژە هەفتەی 2 جا 3 جار ئاوە تەبوونە یەکشەم و دووشەم و سێشەم سەرم بڕیەوە ئیتر بەپێی هینە چۆن لەی خەڵک تەلەفۆنم بۆ کاڵە کاکە لە فڵان شوێن هەمانە وەرە لێمان بکڕە مەسەلەن لە هەولێر کڕیمە لە چەماڵ کڕیمە لە مەقان لە چیمەن ئەوەی ئەم جارەی سەر 5 زانەمان کڕیە لە باڵەکایەتی لە چۆمانەوە حوشترەکان زیاتر لە جنوبەوەیە جاری وایە لە سەماوەیە لە کووتەوە هاتووە لە ئەمبارەوە بۆم هاتووە ئیتر بەپێی شوێنە لە زیاتر لە دێتە کەرکووک من لە کەرکووک وەرێگرم وەڵای ماشەڵڵا زیاد لە حەد خەڵک داوایەکە زیاد لە حەد لەبەرەوەی شتەکە کەمە تۆزێ هۆکاری بۆ واگەڕێتەوە شتەکە کەمە هەموو قەسابێ نییە اینجا مشتری هەیە دێ بۆ لامان ئەڵێ گرانە یەڵە مەگەر گرانە لەکوێی تر هەیە نییە لەبەروی دەو سعرەشە هەر بەخوا هەرەوە نەشدەری هێنێ جوانە ئەمە نەوێ ئەوە سنگەکەیتی وەکو قەل و قازە بەڵام بە گەورەی وەڵڵاهی ئێمە بە تێکەڵی وەکو فرۆشتنەکەی تێکەڵیە بەڵام بۆ مەسەلەی خۆشیەکەی وەڵڵاهی خۆی نەعامە هەرەوە دووڕانێتی لەگەڵ قاڵۆتەوە هەر دووڕانەکەیەتی مەسەل لەگەڵ ئەم سنگایە فرۆشتن سنگە بەتەنها خەڵک تەلەفۆنەکە وازانێ وەکو سنگی گۆلک وایە یا وەکو بەرق مریشک وایە سەرەکەی و بەس چەوریە چەوریە خۆشیە بەڵام چەوری هەیە حەزی بە تەبیعەتی بە چەوریی نابێت لەگەڵ ئەم نەرمەیە تێکەڵێکی بۆ شێوازە هەمیش هەروایە هەمان شتە یەک شتێکە هیچ فەرقێکی نییە لەگەڵ ملەخۆتەی مریش کۆمانەیە بەڵام بە گەورەی یعنی ئەبە و دیکۆری خۆینە حوشترملی پێڵێن بە کوردی خۆمان پێڵێن حوشترمل لەبەر هەر وەک حوشتر وایە بەزە و لە فەلەوەرە یعنی ملی درێژە هەروەڵا ملی ماشەڵڵا 1 مەتر زیاترە خوانێ بڕێ هێلکەی خۆم نیمە بەڵام هەیە لە بازاڕە چۆن ئەوانەی کە حایلیان بەتایبەت ئەم پیاوەی کە لێم کڕێ لە چۆمان ئەو هەیەی ئەو لەواچی هێلکەشی هەبێ مەسەلەن هێلکەکەی ئەسەن هەیە داوای پەڕەکەشیمان لێکا پەڕی نەعامە پەڕەکەشی تقریبا ینی پێشتر من ئەمە هەروێ فڕیدی بەڵام کەچی تەلەفۆنم بۆ دێڵێ کاکە بەس پێستەکەی بە 25 زارە مەسەن بەس کەوڵەکەی کامل ئەو بۆ پەڕەکەیتی لەوانەیە وشکێکاتەوە بزانە بۆچی بەکاری دێن نازانم کلێ بە 16 زارە فرۆشین بە ئێسکەوە بە نەرمەی خۆی زیاتر من نایفرۆشم لەبەرەوەی ئەو نەرمەیە دابەشی سەر ئەم چەوری و ئەم گۆشت و سنگەیەکەمە ئێسکەکانی تۆزێ نەوەیەکە بۆشە ئیتر بۆ بۆنەوە نەرمەی زۆر کەم لێ فرۆشم ئەگەر بیفرۆشم جارە لە نەعامێکە 2 کیلۆ 3 کیلۆ فرۆشم بەس قەبارەیان جیاوازە مەسەلەن ئەمە ئێستاما لە سنگ مریشکە سنگیان جیاوازە سنگیان چەند مریشک سنگی مەسەلەن وشک و ئەوەیە بەڵام چەورە بالعکس حوشتر تقریبا وەکو گۆلک وایە بەڵام مەسەلەن بەهینی خۆی بە شکلی خۆی ئینا هەمان شتە لەگەڵ گۆلکە وەکو تام تۆزە فەرقی هەیە لەبەرەوەی سوێرە وڵای هیچیان لێی دروست ناکرێت حوشتر خۆش نییە من ئەوەی وەکو خۆم تاقیم کردێتەوە بە دڵم نەبووە هەیە ئەڵێ کردمانە خۆش بوو بەڵام دوونگی تێکەن کە دوونگت تێکرد قیمەتی نییە ئەبێ ساف لە خۆی بێ ساف لە حوشتر بێ ئەگەر حوشتر نەبێ قیمەتی نییە لەبەرەوەی تۆ ناکرێت گۆشتی بەرەخ مەسەلەن بکەیتە ناو حوشترە و دوای هەر بە حوشترت بیفرۆشی ئەوە مەسەلەکەی جگەرەکەی دڵەکەی جیقەتۆڵەکەی هەر هەمووی زۆر بە هینیە خورێ بە ڕەحەتیە خورێ زۆر احتیاطیە وەڵایی 180 سلێمانیە بۆ مەسەلەی نەعامە خصوصا نەعامە و حوشتر وەمانە سلێمانی و هەولێر خۆی هەمووی هەیە بەڵامی تر ئەوەی کە دێ ڕاستی پرسیاری لێ ناکەم بەڵام وەکو تەڵەبات 3 بەشی یەکەوێتە سلێمانی هەولێرەوە ئارە وەڵای تر ڕۆژانە مەسەڵەن ئەوەی کە سەرە بڕم تقریبا جاری وا هەیە 50 کیلۆ 60 کیلۆ بۆ سلێمانی ڕۆ 40 کیلۆ بۆ هەولێرە ڕۆ ئاوایە جاری واشە تقریبا ڕۆژ وایە 3 سەرە بڕم 2 سەرە بڕم بە 2 ڕۆژ 5 دانم سەر بڕی و خوانێ بڕێ ینی تەنانەت 1 غرامێکی نەماوەتەوە 1 غرام وەڵای نەعامەیەک ئەگەر کامڵ و حازر بێت لە 100 کیلۆ کەمتر نابێت لە 90 بۆ 100 و هەتا 40 کیلۆ 50 کیلۆ شەڕۆ لە 100 بۆ تا 140 کیلۆ 150 کیلۆ بەڵام حوشتر هەر بچوک بێ 180 کیلۆ بانەوەیە تا 200 کیلۆ 300 کیلۆ هەتا تقریبا 200 کیلۆم سەر بڕیوە بەس حوشتر بەڵام حوشتر تۆزێ
ئەوەی هەیە لە تەمەنی 4 ساڵ بەو لاوە گۆشتەکەی پیرە بێ خۆ ئینی خواردنی مە زیاد بکڵێنرێ عازیەت خەڵکەدا بەڕاستی نەعامەیسە هەرچەندێ بکڵێنرێت چکم وەکو قەل و قازوایە خەڵک کێشەی نییە بەڵام خوشتر جیاوازە نەعامە هەر لێنانی هیچ جیاوازێکی نییە لەگەڵ لێنانی قازە بەس تەنها و تەنها ئەم گۆشتە ئاکرێتە ناو منجەڵێکە و خوێی تێکری و ئاو تاو زیاتر نییە بەڵام خوشتر وانێ خوشتر ئەو ژوایە بەڵام کەمتر خوێی تێکرێ یعنی وەکو ئەتوانی ناو شلەی سوورابیکەی ناو یعنی هیچ کێشەیەکی نییە بە شلەی سوور بێ بە سپی بێ بە هەر نەوعێ بێ وەڵی نەعامە دەستخستنی زۆر ئاسانە لەبەرەوەی هەمووی خۆیان جەو پیاوە بەڕێزە گەلێ مەمنونیم لەوێ تەلەفۆنی کردوتی نەعام هەیە ئەگەرە تێ من بۆ تێنم ئێوەت مەقیچەکە بیێنە من مەمنونیشیم کە بۆ مێنەوە هەر تا یعنی ئاسانکاریم بکە بۆ من باشتر لەبەرەوەی من هەموو دەقێ مەجال نیسە لە چۆمانەوە دوێنێ شەو سەعات دەمن 5 دانە نەعام لە چۆمانە بواتە بۆ ئێرانە بەڵام خوشتر وانییە جاری وا هەیە بەمان گەڕاوم دەستم نەکەوت یعنی چوومە کیلوی 2000 گرانتر کڕیمە لە بازاڕە بەس دەبەری دەستم کوێ نەبووە جارۆب ئاوایە بەعام خوشتر گرانترە دەستخستنی ئێمە زیاری گەورەمان پێ لەم جادەوات و چووەکەین هەر جارێک ڕێمان بکەی لێرە لادێن ئەلحەق خواردنەکەیان زۆر خۆشە و زۆر پاک و تەمیزە وەکو گۆشتی نەعامەش بەڕاستی شتێکی خۆشە وڵای ئەوەی ڕێم کرد ئەم جادەیە لادەم بۆی ئایا جارێ هەفتەیە جارێ دێن جارێ 10 ڕۆژ جارێ دێن جارێ مانگی جارێ دێن لادێم و شتێکی خۆشە بەڵێ جیاوازیە بەڵام وەکو قەلوقاز دەزووسانە تامێکی تریەیە ئەمیش بە حەق تامی خۆی هەیە وڵای وەکو جیاوازی لەگەڵ گۆشتەکانی ترا هەیە تامێکی جیاوازی بەڵام تامەکە چۆ بڵێ تعبیرگەێنەوە نازانم بەس تامی خۆشی هەیە